تەواو نەکردنی پرۆژەیەک لە چەمچەماڵ بووە بە گرفتی هاوڵاتیانی گەڕەکی ئاسوودا. ماوەی 8 ساڵە جێبەجێکردنی پرۆژەی ئاوەڕۆ و قیرتاوی ئەم گەڕەکە ڕاگیراوە، وێڕای کارکردنی خۆبەخشانە و چەندین هەوڵی جدی، بەڵام پرۆژەکە قۆناغی چەقبەستوویی تێ نەپەڕاندووە. هەوڵماندا کە خۆمان هەستین بە ئەنجامدانی هەڵکەنینی تاوەکوم حکوومەت بێت و چارەسەرێکمان بۆ بکە. ئەو ڕۆژەش کاگارامان سەیری کرد و گوای قەولی پێمان داوە بێت بۆڕیمان بدەنێ، بەڵام تا ئیساش دەنگیان نییە. ئەم ترکا پار 6 ساڵ پێش ئێستا ئەلێ مناڵێکی کەوتنای منداڵ و کاک محەممەدە بوو لە تاخەخانەکەی سۆڵ کە ڕۆی ئەو بەرەوە کەوتنای ئەوە مرد ئافری کرد خوای گەورە. ئەم گەڕەکە هیچ شتێکی بۆ نەکراوەکو نەخیر ناهی ئەم قەلە تێکەڵی کرا ئەم تێکەڵ بخۆمان تێما کردووە. ئیساگامە بۆڕێگامان بۆ سەرف ناکەن، خۆمان هەڵماکەنەوە ناوەڵا بۆڕێگانی گرانە تقریبەن دەوچل بۆڕێکیەوێ. شارەوانی چەمچەماڵ توانای تەواوکردنی پرۆژەکەی گەڕەکی ئاسوودەی نییە، بۆیە ئەوەی لە توانایدایە تەنها نووسرا و داواکاری بەرزکردنەوەیە بۆ تەواوکردنی پرۆژەی ئاوەڕۆ و قیرتاوی گەڕەکی ئاسوودا. ئێمە توانامان زۆر کەمە، نەسری ماگانە ئێمە 4 میلیۆن دینارە، کولفەی ئەو پرۆژەیە کۆی پرۆژەکە 6 میلیۆن دۆلارە. بە 4 میلیۆن دیناری شارەوانی ئەو پرۆژەیە تەواو نابێ، هەتا 1000 مانگی تر ناتوانین ئەو پرۆژەیە تەواو بکەین. تەمەنا ئەەکەم پارەی پێویست تەرخان بکرێت و ئەو پرۆژەیە تەواو بکرێت و خاوڵاتی ناچار نەبێ هانا بۆ ڕێکخراوی خێرخوازی بەرێت، چونکە بەڕاستیەوە ئیشی ئیدارە و ئیشی حکوومەتە، ئیشی ڕێکخراوەکانەوە نییە. 9 ساڵ بەر لە ئێستا و ساڵی 2013 بڕیار لەسەر جێبەجێکردنی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ گەڕەکی ئاسوودەی قەزای چەمچەماڵ درا. ساڵی 2014 لەگەڵ هاتنی قەیران و شەڕی داعش کارەکانی پرۆژەکە بە نیوەچەڵی ڕاگیراوە و ئێستاش دەست بە کارکردن لەو پرۆژەیە نەکراوە. کارۆن محەممەد کورساد نیوز، قەزای چەمچەماڵ.